ئەوەی ئەو ڕۆکە لە میدیا جیهانیەکانەوە تێکڕا پەخش دەکرێت و دیمەنە گەورەکەی داگیر کردووە داعش و مەترسیەکانی تیرۆرە، بەڵام غیابی وردبوونەوە و قوڵبوونەوە بەناو قەیرانە هەرە مەترسیدار و ترسناکەکانی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وای کردووە لاسەنگێکی بەرچاو لەم وێنە زەبەلاحەی تیرۆردا دەربکەوێت کە بەڕاوبۆچوونی شارەزایان ڕەگ و ڕیشەی ئەم تیرۆریزمە لە نێو قەیرانە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە کە ڕایەڵەیەکی پەیوەندیداریشە بە قەیرانەکانی خودی خۆرئاواشەوە. لە پرسیارێکماندا سەبارەت بە داعش کە سەرباری ئەو هەموو هێزە جیهانی بردومانی دەکەن، بەڵام داعش هەر هێزێکی تیرۆریستی ترسناکە. سپاسیان گۆرکە ڕایوایە لەو باوەڕدام کە کۆمەڵگای کوردی لەوە تێدەگەن کە جەنگەکە تەنها شەڕکردن و بردمانکردن نییە، بەڵکو جەنگەکە جەنگی ئایدۆلۆژیکیە و پرسەکە لەوەدایە کە داعش نوێنەرایەتی کێ دەکات. لەبەر ئەوە پێویستە لەوە تێبگەین کە چۆن دەبێت سەرنجی ئایدۆلۆژیای ئەم خەلافەتە بدەین. لەبەر ئەوە دەبێت ئەو ئایدۆلۆژیا لەناو ببین کە جیهاد دەکاتە شتێکی سەرنجڕاکێش. ئەو کات ئیتر دەتوانین جەنگکە بینەوە. مەسەلەکە تەنها بردمانکردن نییە، بەڵکو گەیاندنی پەیامەکانە. هاوکات پێشمەرگە و شەڕبانان و هێزەکانی دیکە و ئەمریکا و ئەوروپا و ڕووسیاش بە تەواوی هێزی خۆیەوە لە جەنگێکی گەورەدان دژی داعش و گروپە تیرۆریستیەکان، بەڵام قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئاینیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێندە گەورن کە تەنگەژەگەلێکی گەورەی خوڵقاندووە هەر لە شکستی دەوڵەت و سەروەری دیکتاتۆریەتەوە تا دروستبوونی سەدان گروپ و میلیشیای ترسناک. من لەو باوەڕەدام کەم کێشەیە لە ساڵی 2013ەوە لە ئارادایە بۆ دۆزینەوەی هێزی تەواو لە عێراق و سووریا کە بتوانن شکست بە داعش بێن و ناوچەکانیان کۆنتڕۆڵ بکەنەوە، بەڵام بێزگە لە کوردەکان ناوچەکانی دیکە بەرەنگاربوونەوەیەکی سەختە. هەرچەند ئەم جەنگە بەرۆکی تەواوی جیهانی گرتووە، بەڵام مرۆڤایەتی بەگشتی دژی جەنگن و هیواخوازی ژیان دۆستی و پێکەوە ژیانن. هاوڵاتیان بەگشتی دژی وێرانکردنی شارەکانن، بەڵام داعش و هێزە تیرۆریستیەکانی دیکەش پێکرا سەرجەم مرۆڤایەتی و شارستانێتیان خسۆتە بەردەم مەترسێکی گەورەوە. ژیانی تاکەکەس و گشتی هاوڵاتیان لە ڕۆژهەڵاتەوە بەرەو ئەوروپا لە بەردەم هەڕەشەی مەرگدایە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.